پێکەوە گرێدانی هورمز و بابولمەندەب عوسمانی حاجی مارەف ئەم بابەتەی ئامادەکردو بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. ماترسی ڕاستەقینەی ڕۆڵی حوسیەکانی یەمان لەوەدایە کە هەر هەوڵێگەی دەن بۆ داخستنی گەروی بابولمەندەب یان تێکدانی کەشتیوانی بە قەبارێکی گەورە لە بنەڕەتدا سروشتی خودی ململانێ و شەڕی ئەمریکا و ئێران دەگۆڕێت، واتە دەبێتە ڕوبەڕووبوونەوەیەک کە کاریگەری لەسەر بەرەنگاربوونەوەی نێوان واشنگتۆن و تاران هەیە. لە هەمان کاتدا کۆمەڵگەی نێودوڵەتی خۆی لە بەردەم قەیرانێکدا دەبینێتەوە کە هەڕەشە لەسەر یەکێک لە گرنگترین خوێنبەرەکانی بازرگانی جیهانی دەکات. هەوڵی هەریەک لە حوسیەکان و کۆماری ئیسلامی ئێران تەنها بۆ بەرزکردنەوەی ئاستی مەترسی ئەمنی و بە ئامانجگرتنی چەند کەشتیەک یان تەنانەت هەڕەشەکردن لە کەشتیوانی دەتوانێت بەس بێت بۆ بەرزکردنەوەی تێچووی کەشتیوانی و تێکدانی بازاڕە جیهانیەکان بەبێ ئەوەی پەرەبستێنێت بۆ ڕوبەڕووبوونەوەی دەریاییتەوە کە کاردانەوەکانی ئەستەمە کۆنتترۆل بکرێت. گروپی حوسیەکان نەک هەر لە هەواڵی یان لە هەوڵی هەڕەشەکردن لە کەشتیوانی لە دەریای سووردا، بەڵکو بۆ دووبارە پێناسەکردنەوەی ڕێساکانی بەڕێوەبردنەکەی بەرەو هەنگاوی سەپاندنی ڕوسوماتن بەسەر ئەو کەشتیانەی کە لە گەروی بابولمەندەبدا تێدەپەڕن. ئەمەش ڕنگدانەوەی گۆڕانکاریە لە استراتیژی تێکدانی کەشتیوانیەوە و هەوڵدان بۆ گۆڕینی یەکێک لە گرنگترین خاڵە خمکێنەرە دەریایەکان لە جیهاندا بۆ سەرچاوەیەکی کاریگەری سیاسی وابووری. ئەم هەنگاوە ئاوێنەی ئەو مۆدلەیە کە ئێران لە گەروی هورمز دەستی بە پەرەپێدانی کردووە و قۆناغێکی نوێ لە بەرامبەر ئازادی کەشتیوانی نێودوڵەتی دەکاتەوە. دیارە ململانەی نێوان ئەمریکا و ئێران تەنیا لە کەنداوی عەرەبی و گەروی هورمزدا قەتیس نەماوە، بەڵکو دەستی کردووە بە درێژبوونەوە بەرەو دەریای سوور کە گەروی بابولمەندەب وردە دەبێتە یەکێک لە مەترسیدارترین شێوە لە شانۆکانی ڕوبەڕووبوونەوە. ئەم گەروە کە خوێنبەرێکی گرنگە بۆ بازرگانی جیهانی ئێستا لە ڕێگەی حوسیەکانەوە چەقۆیەکی مزایدەی زیاد بۆ تاران دابین دەکات کە کەمتر نییە لە توانە تەقلیدیەکەی بۆ هەڕەشەکردنی کەشتیوانی لە کەنداو بەمەش هەڕەشەی فراوانکردنی بازنەی ململانیەکان لە کەنداوە تا دەریای سوور دەکات. لە قۆناغە سەرەتاییەکانی ڕوبەڕووبوونەوەی واشنگتۆن و تاران حوسیەکان ئاستێکی سنوورداریان لە تێوەگلانی سەربازیدا پاراست، خۆیان لە ئەنجامدانی هێرشەکان لە دژی ئیسرائیل قەتیس کرد. لە هەمان کاتیشدا چاوەڕێی پەرەسەندنی ململانیەکان بوون، بەڵام پێژاتەکانی ئەم دوایەی ناو یەمەن لەگەڵ نێوبوونەوەی گەژیەکانیان لەگەڵ سەعودیە وای کردووە ئەو گروپە ڕوبەڕووبوونەوەیەکی تونتر بگرێتە بەر، بەمەش گەروی بابولمەندەب بگەڕێتەوە پێشەنگی حساباتی ناوچەیی و نێودەوڵەتی. ئەم هەڵکشانە گزارش لە تێگەیشتنی حوسیەکان دەکات کە جوگرافیا بۆتە یەکێک لە گرنگترین ئامڕاز استراتیژیەکانیان لە کاتێکدا کە گەروی هۆرمز نوێنەرایەتی هێڵی تەقلیدی ئێران دەکات بەسەر بازاڕەکانی وزەدا. بابولمەندەب توانای کاریگەری لەسەر ئەو کۆریدۆرە دەریایە دەدات کە دەریای سوور بە کەنداوی عەدەن و زەریای هەندیەوە دەبەستێتەوە کە ڕژەیەکی بەرچاو لە بازرگانی و دابینکردنی وزەی جیهانی کە بۆ ئەوروپا و ئەسیا تەرخان کراوە بەو ڕێڕەوەدا تێدەپەڕێت. ئەمە ژوا دەکات بتوانرێت لە یەک کادا لە دوو ئاراستەی باکووری کەندا و باشووری دەریای سوورەوە فشار بخرێتە سەر ئابووری جیهانی. پێدەچێت هەڕەشەکانی ترەمپ بۆ سزادانی سەربازی گەورە لە دژی حوسیەکانی ئێران و حوسیەکان ببورن حوسیەکان و ئێران هەوڵێک بێت بۆ ڕێگریکردن لە هەر کارێک کە دەیانەوێت هاتوچوی گەشتیوانی لە گەروی بابولمەندەب تێکدات. واشنگتۆن ئەوە دەزانێت کە هەر بچرانێک لەم ڕێڕەوی ئاوەدا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر بازرگانی جیهانی و بازاڕەکانی وزە. لەم چوارچێوەیەدا بابولمەندەب وردە دەبێتە خاڵێکی فشار هاوتەریب لەگەڵ گەروی هورمز لە کاتێکدا ئێران توانای ئەوەی هەیە هەڕەشە لە هەناردەکردنی وزە لە کەنداوە بکات. حوسیەکان توانایەکی زیادەیان پێدەبەخشن بۆ ئەوەی لە دیوی باشووری دەریای سوورەوە کاریگەری لەسەر بازرگانی جیهانی هەبێت. بەمەش بژاردەکانی ڕێگریکردن فراوانتر دەکات و حساباتی ئەمریکا زیاتر ئاڵۆزتر دەکات. هەروەها کاریگەری باڵای دەبێت لە زیاتر پاشەکشەکردن بە دەوری سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. گەر بەم شێوەیە دۆخەکە پەرە بستێنێت، بابولمەندەب چیتر تەنیا ڕێڕەوێکی ئاوی استراتیژیان درێژکراوی ململانەی یەمەن نییە، بەڵکو دەبێتە یەکێک لە گرنگترین مزایدەی ڕوبەڕووبوونەوەی ناوچەی نێوان ئەمریکا و ئێران. ئەگەر گەروی هورمز دەواازەیەک بۆ فشارخستنە سەر بازاڕەکانی وزە نوێنەرایەتی دەکات، ئەوە بابولمەندەب دەبێتە دەواازەیەکی کاریگەر لەسەر بازرگانی جیهانی لە باشوورەوە. بۆیە چیتر هەر جۆرە هەڵکشانێکی حوسیەکان وەکو پەرسەندنێکی ناوخۆی یەمەن لێک نادرێتەوە، بەڵکو وەکو بەشێک لە شەڕێکی فراوانتر بۆ ئاسایشی ڕێگا دەریاییەکان و داڕشتنەوەی هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ئاکامیشدا بە بەرژەوەندی ئێران لێک دەدرێتەوە.
دەستپێشخەری حوسیەکان تەنیا لە سایکردنەوەی هاوپەیمانی ناوچەی خۆیان نییە، بەڵکو درێژکراوەی کردەی استراتیژیەکی ئێرانیە کە لەسەر بنەمای دابەشکردنی هێڵی دەریایی لە نێوان گەروی هورمز و بابلمەندەب دامەزراوە. ئەمەش ڕێگە بە ئەمریکا و هاوپەیمانەکانی دەدات نەک تەنها ڕوبەڕووی یەک تەحەدا، بەڵکو ڕوبەڕووی دوو بەرەی دەریایی بەیەکەوە گرێدراو ببنەوە. مەترسیەکانی پرۆژەکەی و پرۆژەی حوسیەکان لە هەوڵداندایە بۆ دامەزراندنی پێشینەیەکی نوێ لە بەڕێوەبردننی ڕێڕەوی دەریایی نێودەوڵەتیدا. ئەگەر ئێران سەرکەوتوو بێت لە گۆڕینی گەروی هورمز بۆ کەرەستەیەکی کوژاری سیاسی، حوسیەکان سەرکەوتوو بن لە دووبارەکردنەوەی هەمان مۆدێل لە بابلمەندەب. ئەوە ململانەکان تەنیا لە ئازادی کەشتیوانیدا سنووردار نابێت، بەڵکو درێژ دەبێتەوە بۆ دووبارە کێشانەوەی یاساکانی کۆنتڕۆڵکردنی بازرگانی جیهانی و گۆڕینی ڕێگا دەریایەکان لە فەزای نێودەوڵەتیەوە بۆ مزایدە لە ململانەی ناوچەکاندا. ڕەنگە لەم نێوەدا گرنگترین وانە و ئەزمون بۆ ئێران ئەوە بێت کە ئاسایشی گەروی هورمز و بابلمەندەب چیتر تەنیا خەمی ئێرانیان کەندا و ناوچەکە نەبێت، بەڵکو بووەتە پرسێک کە کاریگەری لەسەر سەقامگیری تەواوی سیستەمی ئابووری نێودەوڵەتی هەیە. بەمەش ئاسایشی بابلمەندەب دەکاتە پرسیارێک کە حساباتی سەربازی تێدەپەڕێنێت و بۆ شەڕێکی پەیوەست بە سروشتی دەوڵەت و ناسنامەی دەسەڵات لە کناراوەکانی دەریای سووردا. لە هەمان کادا ئاستی ململانی جیهانیەکانی وڵاتانی زلهێنزی دنیا بە ئاقارێکی تردا بەڕێ دەکات. ڕێگا دەریایەکان چیتر بارمتەی ململانەی نێوان دوو دەوڵەت نین، بەڵکو بوونەتە جێگەی ڕەشوەگیری گروپە نێودەوڵەتیەکان و گۆڕینی ئاستی هاوسەنگی لایەنەکان بە دەوڵەتەکان و گروپە میلیشیەکانەوە. ئیتر ئەمە ساتێکە لە ئاستی جیهاندا کە تەنیا هەڵسەنگاندنی هەڵوێستەکان لێک ناداتەوە، چونکە پێویستی بە پێناسەکردنەوەی چەمکی یاسایشی ناوچەی و نێودەوڵەتی و دەرچوون لە قەیران و بارگرژی و جەنجاڵی هەیە.